دۆسکی بۆ کوژرا هۆکاری کوشتنی ڕەگەز گۆڕینی بوو لە کرۆبۆکێت یان کۆمەڵشتی تری نهێنی لە پشتەوەی ئەو کارەیە وە خۆی بانگەشەی بۆ خۆی دەکرد کە ڕەگەزی خۆی گۆڕیوە وەبرا گەورەکەی بکوژی سەرەکی دۆسکیە لەکوێ بەچەند ڕەگەزی خۆی گۆڕی بوو وە چکارێک بوو پێش ئەوەی بیکوژن تەواوی زانیاریەکان لە کلین میدیا. سڵاو لە کلین میدیاوە دووبارە گەڕاینە وڵاتان بە بابەتێکی زۆر جیاواز. پێشەوەی سەیری ڤیدۆکەمە بکەیت لایک و کۆمنت و شێرت بینەچێ وەروە سەبسکرایبی کەناڵەکەمە بکە و زەنگۆڵەکەشدا بگرە بۆ ئەوی تۆی خۆشەویست یەکەمین کەسبی بابەتەکانمان ببینی. وەروە سناپچاتەکەشمان ئاد بکەن بە ناوی کلین میدیا بۆ ئەوی تۆی خۆشەویست ئاگاداری کار و چالاکی ڕۆژانەمان بی. وەروەها دەتوانین لە ڕێگای سناپچاتەکەمانەوە ڕاستەوخۆ پەیوەندیمان پێ بکە ئێمە ژۆڵامتان دەدەینەوە. گەنجێک لە شاری دهۆک بە مردویی دەدۆزرێتەوە دەڵێن کە گوایە ڕەگەزی خۆی گۆڕیوە. ئەو کەسەیە دۆسکی ئازادە لە ئێستادا تەمەنی 23 ساڵە لە ڕێکەوتی سیویەکی ساڵی 2022 لە نزیک گوندی بابوخکێ سەربەنایەی مانگیش لە سنووری پارێزگای دهۆک تەرمەکەیان دۆزیوەتەوە و باز لەوە دەکەن ئەو کەسەیە براکەی کوشتویەتی و باز لەوە دەکەن دوای 3 ڕۆژ لە کوشتنی ئەو کەسایەتە اینجا ئاشکرا دەبێتن و براکەی خۆی باز لەوە دەکاتن کە براکەی خۆی کوشتووە و زۆربەی زانیاریەکان باز لەوە دەکەن کە براکەی لە ئەوروپا گەڕاوەتەوە تایبەت بوو ئەوەی ئەو برایی بکوژێ بە ناوی دۆسکی. بەڵام ئەمە ماوەکە ئەم کەسایەتێ دەرکەوتە لە سۆشیال میدیا بە ناوی سۆن مێکاپ ئارتیست کە وەکو مێکاپ ئارتستێک خۆی ناساند بوو لە سۆشیال میدیا و بەوێنەوە ڤیدیۆیەکانی خەڵکی سەرسامی خۆی کردبوو گەر خۆی باسی لەوە نەکردبایە کە پێشووتر کوڕ بۆ و خۆی کردە ئافرەت هیچ کەسێک نەیدەزانی لەبەرەوەی هیچ پێوەدیانە کە کوڕێک بوو بێ کاتی خۆی و خۆی کردبێتە ئافرەت و خەڵکێکی زۆر بەتوانجەوە بازەوە دەکەن لە زۆربەی مۆدێل و شاجوانەکانی ئێستای کوردستان جوانتر و شۆخ و شەنگترە. بەڵام لە ڕاستەقینەدا ئەم کەسایەتێک کوڕ بۆ خۆی کردوتە ئافرەت و باز لەوە دەکەن براکەی تایبەت بۆ ئەو کەسەیە لە ئەوروپا هاتووتەوە کوردستان لەو پەڕی ئازادیەوە هاتووت و ئەو کەسایەتەیە کوشتۆ و دوای ئەوەش خۆی سەلماندوویەتی کە براکەی خۆی کوشتووە بە ناوی دۆسکی. دواتر پەیوەندی بۆ براکەی کردەوە توێتی تەرمەکەی لەو شوێنێ کەوتووە وەروە براکەشی ئەوەی لە کوردستان دەژیتن چۆت و بینیتی تەرمەکەی لەوێ و وەروە خێزانێکی تاوەکو ئێستا هیچ ڕوونکردنەوەیەکیان دەربارەی ئەو بابەتە نەداوە ئەو برایەکە کوشتوێتیشی لە ئێستادا ڕای کردو و لە دەستی پۆلیس وەروەها تاوەکو ئێستا بکوژەکەی دەستگیری نەکراوە. وەروەها ئەو کەسایەتە ببێتە مێکاپ ئارتستێکی بەناوبانگ لەبەرەوەی ڤیدیۆکانی زۆربەی کات لە ئارێژگا بوو وەروها کاری ئارایشتی بوو خانمان دەکرد. بەڵام تەمەند ڕێگای نەدا لەو کارەی بەردەوام بێەوە براکەی لە ناوی برد. ئەو کارەی دۆسکی کردویەتی کە ڕەگەزەکەی خۆی گۆڕیوە نزیکەی $1 دەوێتن. ئەوەش لە وڵاتی کوردستان ناکرێتن و لە وڵاتی جیاواز دەکرێتن. بۆیە ئەمە لە ئێستادا تەمەنی 23 ساڵ و نزیکەی 2 بۆ 3 ساڵ پێش ئێستا ڕەگەزی خۆی گۆڕیوە لە کڕۆ بۆ ئافرەت. وەروەها باز لەوەش دەکەن ئەو خاتونە کەسێکی بەڕێز بووە هەموو کاتێک بە قسە خۆشەکانی لەگەڵ هاوڕێکانی کەوتۆتە گفتوگۆ و دەژڵێن هیچ کاتێک هیچ کەسێک کەستی نەکردووە کە پێشووتر کوڕ بوو بێتن. بەڵام هەموو کاتێک خۆی ئەوەی باز کردو و هیچ کاتێک نەیشاردوتەوە کە پێشووتر کوڕ بۆ لە ڕاستەقینەی خۆی هەڵ نەهاتووە و زۆر بەداخەوە لەو ماوەیە لە کوردستان چەندین کوڕمان بینی ڕەگەزی خۆیان دەگۆڕن بۆ ئافرەت. یەکێک لەو کەسانێک کە کوردستانی جێهێشت و بەرەو وڵاتی سوید نیشتەجێ بوو ئەویش هونەرمەند واید بوو کە لە ئێستادا ناوی خۆی گۆڕیوە بۆ ئەلیسا وەروە ئەویش بازەوە دەکاتن کە ڕەگەزی خۆی گۆڕیەوە لە ئێستادا کوڕنەماوە بۆتە ئافرەت. وەروە لە کوردستان ڕۆژانە لە سۆشیال میدیا دەبینین چەندین کوڕ هەمان شەوێ ئافرەت هەڵسوکەوت دەکات یاخود مێکاپ بۆ خۆی دەکاتن و وە جل و بەرجی ئافرەتانە لەبەر دەکاتن و وە لە ناو بازاڕەکانی هەولێر و سلێمانی دەسوڕێنەوە زۆر بە ئازادانە
بەڵام دیارە بە خدیاوەری دۆسکی ئازاد نەبووە وە کەسێک لێ هەڵستاوەتەوە و کوشتێتی بەڵام لە هیچ دینێک قبوڵی ئەوە ناکرێ کە مرۆڤەکان یەکتری بکوژێن ڕاستە لەوانەیە بە بیر و باوەڕی زۆربەی کەسایەتیەکان نابێ هیچ کەسێک دەستکاری ڕەگەزی خۆی بکاتن ئەگەر کوڕێکی کامڵ بێتن و هیچ کێشەیەکی نەبێتن یاخود ئافرەتێکی کامڵ بێتون هیچ کێشەیەکی نەبێتن دەستکاری ڕەگەزی خۆی بکە ئەوە دەگەڕێتەوە بواری نەخۆشی دەرونی کەو کەسەیە تووشی نەخۆشی دەرونی بووە بۆیە هەوڵ دەداتن خۆی لەو شتێ ڕزگار بکە کە ئێستا هەیەی بەڵام لە هەموو ئاینێک لە هەموو دنیا ئەم زۆرە کارانە ڕێگە پێنەدراون و هیوادارین ئەوەی کە منداڵی هەیە زۆر ئاگاداری بوو چاوی لەسەر منداڵەکانی بێتن تاوەکو تووشی ئەم زۆرە شتێ نەبێتن زۆربەی حالەت دەڵێن نەخۆشیە و وەروە زۆربەی کەسانی تر هەیە دەڵێن شتەچی ئاسایی و سروشتی و خوا وایانی دروست کردەوە کە ئاوا بکەن بەڵام تاوەکو ئێستا نەعلم نا هیچ لایەنێک نەگەیشتونەتە هیچ ئاماجێک ئەو کەسانە بۆ ئەو کارانە دەکەن و بۆتی ئەو ڕێگایە نەشاوە هەڵدەبژێرن کە ئەوە دوورە لە هەموو عادەت و تەقالیدی هەموو وڵاتێک چی ئیسلام بێ چ لە سەردینێکی تر بێ هەموو کەسایەتێک پێیان ناخۆشە کە ئینسانەکان ڕەگەزی خۆیان بگۆڕن و لە سروشتی خۆیان دەربچن و بچاوێکی تر لە کۆمەلگا سیر دەکرێن بەڵام لە کۆتاییدا هەمومان مرۆڤین پێویستە مرۆڤایەتی لە بەرچاو بگرین و هیوادارین هیچ کەسایەتیەک لە خێزانەکەی ئێوە واروەها لە ناو کورد تووشی ئەو زۆرە کێشانە نەبێتەوە واروەها لە مۆدووە ئەو هەواڵە ناخۆشانە بە هیچ کەسێک ناگاتن کە بازەوە بکرێتن گەنجێکی تەمەن 23 ساڵان کوژراوە کە تەمەنی تەنها 23 بەهاری بەڕێ کردووە و هیوادارین هەموو کەسایەتیەک لە دنیا و لە جیهان بە تایبەتی لە کوردستان سەلامەت دەبێتن و خۆش دەژی هیوادارین هەموو کاتێک خێزانەکان ئاگیان لە منداڵەکانیان بێ بۆ ئەوەی تووشی ئەم حالەتانە نەبنەوە و توی خۆشەویست بیر و باوڕت چۆنە و چۆن بی لەو کارە دەکەیەوە بۆ ماڵە کۆمنت بنووسە زۆر سپاس بۆ سێکین تاوە ڤیدۆکەمان و پێتان خۆش ئەمجار لە سەد کەساتێشتری بەناوبانگی کوردستان یاخود جیهانی ڤیدیۆ دروست بکەین بۆ ماڵە کۆمنت بنووسە وەرەوە لایک و کۆمنت و شێرت بینەچەوە سەبسکرایبی کەناڵەکەمان و کەوزان گۆڵەکەشدا بگرە بۆ ئەوی تۆی خۆشەویست یەکەمین کەس بی بابەتەکانمان ببینی وە سناپچاتەکەشمان ئاد کە بە ناوی کلیل میدیا بۆ ئەوەی تۆی خۆشەویست ئاگاداری کار و چالاکی ڕۆژانەما بووە نوێترین هەواڵەکان لەوێن دەورەوە ببینی وەروەها بۆ ئەوەی پەیوەندیمان پێ بکە ڕاستەخۆ وەڵامت بدەینەوە بە هەماشەوە لە ڕێگای سناپچاتەکەمانەوە هەموو کات باشترینەکان لای ئێمەیە لا کلیل میدیا